دووبارە سڵاوتان لەبێ. کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆتایی هات بە گوێرەی زانیاریەکانی کورسات نیوز هیچ بڕیارێک لەبارەی ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەدراوە. پەیامنێری کورسات نیوز لە بەغا ئەڵێت هەرچەندە بڕیار بوو لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی عێراق راپۆرتی لیژنە هاوبەشەکانی هەرێم و بەغدا دەربارەی نەوت و داهاتی هەرێمی کوردستانەوە بخرێتە ڕوو، بەڵام بە هیچ شێوەیەک باسی لێوە نەکراوە. بە پێی و زانیاریانی کورسات نیوز بەدەستی گەیشتووە کاری لیژنە هاوبەشەکانی نێوان بەغداد و هەرێم لە هەمان قۆناغی پێشوودایە هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆیەوە نەبینیوە. ئەوە لە کاتێکە موچەخۆرانی هەرێم هەتا ئێستا موچەی مانگەکانی 6 و 7 وەرنەگرتووە. بڕیار بوو بەپێی ڕێککەوتنی هەردوولا هەرێمی کوردستان 120 ملیار دینار داهاتی ناوخۆ و 8,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکا ڕادستی بەغا بکات لە بەرامبەرە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە مانگی حوزەیرانە بنێردرێت، بەڵام هەتا ئێستا هیچ لایەکیان پابەند نەبووە بەو ڕێککەوتنە سەرەتاییانەکە لە نێوانیانە هەبووە. بەڕێوەبەری گشتی گواستنەوەی هێڵی زەمینی لە وەزارەتی گواستنەوە گەیاندن با کورسات نیوزی وت لە دوایین کۆبوونەوەیان لەگەڵ بەغا و کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەی ڕێگەی ئاوریشم گەیشتونەوە ئەنجامی کە بەشێک لە ڕێگەکە بە خاکی هەرێمی کوردستانە تێبپەڕێت. ڕێباز محەممەد کە بەرپرسە لە دیزاین باسی ئەوە کردووە کە لە دیزایانی یەکەمە بۆ ئەوەی ئەو ڕێگایە بە خاکی هەرێمی کوردستانە تێ نەپەڕێت بە دەستەچەپی بەنداوی مووسڵا ئەڕۆژ، بەڵام دواتر گەیشتنە ئەو ئەنجامەکە بۆ پرۆژەکەش ئاسانکاریە و باشترەکە بە خاکی کوردستانە تێبپەڕێت. کە بەداخەوە لە دیزایانی یەکەمی حکوومەتی ناوەند ئەم پرۆژەیە لە سەدی مووسڵ بەدەستی چەپی سەدی مووسڵدا دەڕۆیشتوە لە بۆ ئەوەی لە هەرێمی کوردستان کۆنێکشن نەبێت و داخلی نەبێت، لە سووریا داخل دەبوو. دوای ئەوە ئێمە کۆبوونەوەیەکمان کرد و برادرانی کۆمپانیامان بردن بە شێوەیەکی گشتی ئەم شوێنەمان پیشاندان کە شوێنێکی زۆر لەبارترە و ویستومانە بێتە ناو هەرێمی کوردستان و تەمەنا دەکەین لە ئایندە کە بەس ئەم پارێزگایانەی هەرێمی کوردستان لەم خزمەتگوزاریە گەورەیە بێبەش نەبن و ئێمە هەموو پشتیوانیەکی حکوومەتی هەرێمی کوردستانمان بۆ دوو پات کردوونەتەوە و ئینشەڵا لە ئایندەیەکی نزیکەم بابەتەش دەگەینە حەلێک و بتوانین بۆ ئەوەی هێڵی شەمەندەفەر بە ناو هەرێمی کوردستاندا تێپەڕێت. وەزارەتی گواستنەوە گەیاندن پرۆژەی پۆستە و گەیاندنی کارا کردەوە لەگەڵ کۆمپانیایەکی تایبەت کاروباری پۆستە لە هەرێم جێبەجێ ئەکات. وتەبێژی وەزارەتەکە ئەڵێت ئەو دەنگۆیانەی هەیە دەربارەی نرخی خزمەتگوزاریەکان دوورە لە ڕاستیەوە. ئەڵێت زۆرترین نرخی بۆ دەرەوەی هەرێم واتا بۆ پارێزگاکانی عێراق 18,000 دینارە و لەوە زیاتر نییە بەپێی ئەو دەنگۆیانە کە باسی ئەکرێت. ئەو ژمارانەی کە باز دەکرات هیچ بەڵگەنامەیەک بۆ هاوڵاتیانی عێراقی کورد ئەوەی دانیشتوی هەرێمی کوردستانە بە هیچ ڕێژەپارەیەکی 50,000 لە ئارادانیە. زۆرترین نرخی گیانی بەڵگەنامەکان بۆ دەرەوەی پارێزگاکانی هەرێمە کە 18,000، یعنی بۆ باشوور و ناوەڕاستی عێراقەوانە، یعنی هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە. ئەوانەی لە ناو سنتەری پارێزگاکانن تەنها بەڵگەنامەی لە دایکبوون نەبێ کە 10,000 هەموو بەڵگەنامەکانیت کە ئارەزوومەندانەیە و بە 5,000 بۆیە ئەوەی کە باس کرا لە ماوەی ڕابردوودا تەنها ڕیجستەرکردن وەرگرتنی سندوق بەریدی ئەو کۆدەی کە لە بەڕێبەتی نیشینگە دەدرێتە هاوڵاتیانی بیانی بۆ ساڵێک بە 50,000 ئیشتراک دەکاتن هاوڵاتی بیانی کە دێت لێرە لە نیشینگەی قامە دەردێنی کۆدێکی پێ دەدرێت بۆی پۆستەکانی بگەیەندرێتە دەستی. بێگومان ئەم ساڵ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵ هەموو هاوڵاتیانی جیهانیش نیگەران لە بارودۆخی ئاو، بەڵام بەڕێوەبەری ئاوی سلێمانی ئەڵێ لە قۆناغی کۆتایی چارەسەری کێشەی کەم ئاویان لە شاری سلێمانی دڵنیایی ئەیاتە هاوڵاتیان کە لەمە زیاتر ئاوی ماڵان کەم نابێتەوە، واتە ئەڵێت ئەگەر باشتر نەبێت خراپتر نابێت. بەختیار شێختایر لە بەرنامەی پرسی ڕۆژی کورسات نیوز وتی پرۆژەی هێڵی سێی ئاوی سلێمانی دووکان کە دراوەتە ئەنجومەنی وەزیران و لە قۆناغی تەندەرایە بە تەواوبوونی کێشەی کەم ئاوی لە شارەکە چارەسەرەکات. ڕیزبەندکردنی پرۆژەکە هەم لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و هەم لە وەزارەتی پلاندانانیش ئەم قۆناغانەی بڕیوە
و ئاراستەی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کراوەتوانێ و باماشیەوە ئاڕاستەی بەڕێبەراتی ئەمەش و پارێزگای سلێمانیش کراوە بۆ ئەوەی ئامادەکاری بۆ تەندەر بکرێت ئەتوانین بڵێن لە 100 بۆ 150 ناو شاری سلێمانی تۆڕی ئاوی نییە کە بە تەنکەر ئاویان پێگەێنین بە 47 تانکەری بەڕێبەراتی ئاوی سلێمانی ئەمە ئەو شوێنانی کە تۆڕی ئاویان نییە ئێستا نزیکەی 4500 ماڵە ئەوانەی کە بە تانکەر ئاویان بۆ بین من هاوڵاتیان دڵنیاکەمەوە بە تەواوبوونی کێشەی کەماوی نامێنێ لە شاری سلێمانیە بەڵام بە هاوتەری بەبێ تۆڕی ئاوی ئەم گەڕەکانەش بکرێ یعنی تا ئێستا توانیمانە بەم شێوازەی دارەی بین لەمە با بڵێ لەمە خراپتر نابێت ئەگە باشترینەکەین ئەو ئاوکی پاک و سازگا لەژێر دەرگاکەوێتە دەرەوە هەتا زۆر شوێن هەبووە لە ڕێگەی ئەو نووسنگەی لافیتەکەی پێوە کردووە بۆ فرۆشتنە پێمان پێوە کردووە بەشکم بۆ خاوەن ماڵە بڵێ بێبیێتەوە بۆ بە پێی قانونی مەحاکم من ناتوان بچمە ئەو دی ئەو دەرگایەوە. بەشێک لە شوشتنگەکانی شاری هەولێر و شوێنانی کە ئۆتۆمبیل ئەشۆن ئامریکیان داناوە کە کایری ڕیسایکلین و پاکردنەوەی ئاوی بەکارهاتوو ئەکات بەو شێوەیەش ڕێگری ئەکەن لە بەفیڕۆچوونی ئاو. واتە هەمان ئەو ئاوی کە بۆ شوشتنی ئۆتۆمبیلێک بەکاری ئەهێنن چەند جاریکە بەکاری ئەهێنەوە چەند ئۆتۆمبیلێکی پێشۆن. بەڕێوەبەری گشتی ئاو ئاوەڕۆی هەرێم دەربارەی بەفیڕۆدانی ئاو ئەڵێت لەگەڵ ئەوەی بە گوێرەی یاسای ژمارە 4 پەرلەمانی کوردستان سزا و پێبژاردن دیاریکراوە بۆ ئەو کەسانە کە ئاو بەفیڕۆیان وە زێدەڕۆیی ئەکەنە سەر تۆڕەکانی ئاو بەڵام لە 35 ئاوی پاک لە هەرێمی کوردستان بەفیڕۆچێت. یەکێکە لە شوشتنگەکانی شاری هەولێر لە هەشتی بەیانی تاوەکو ئێوارە کراوەیە ڕۆژانە زۆرترینی ئاو بەکاردەهێنێت. دانا سەرپەرشتیاری شوشتنگەکەیە باز لەوە دەکات بۆ بەفیڕۆنەدانی ئاوی پاک ئامێرێکیان داناوە کە کاری ڕیسایکلین و پاکردنەوەی ئاوی بەکارهاتوو دەکات و دەتوانن بۆ چەند جارێک بۆ شوشتنی ئۆتۆمبیلەکان بەکاری بهێننەوە. ئەو فلتەرە تەسفیەکردنی ئاوە هیچ لێ ناگەڕێت ئاوە بەفیڕۆ بڕوە ئەو ئاوە ئێستا بەکاری دێنین تەسفێ دەکات و دووبارە بەکاری دێنینەوە هیچ ئاوک بەفیڕۆ ناڕوە تقریبا هەفتەی جارێکە و ئاوگۆڕێ دەکەین بە تانکەر ئاوی دێنین لۆی ئاوگۆڕی بکرێ و ئەو ئاوە تێک نەچی مانجی جارێکیش تقریبا 10 تا 15 کلۆری دێخینە نایە لۆی ئاوەکە خاوین بیتەوە ئەگەر ئەو فلتەرە نەبی دەبی ئەمە هەفتەی تقریبا بای ملیۆنێک ئاوی بکڕین. لە هەرێمی کوردستان 35 لە سەدای ئاوی پاک بەفیڕۆ دەدرێت لەگەڵ ئەوەی بە گوێرەی یاسای ژمارە 4 پەرلەمانی کوردستان سزا و پێبژاردن دیاری کراوە بۆ ئەو کەسانەی زێدەڕۆیی دەکەنە سەر تۆڕەکانی ئاو بەفیڕۆدانی بەڵام بە ڕۆیبەرایەتی ئاو ئاوڕۆی هەرێم لە هەوڵی ئەوەدایە لە ڕێگەی دابینکردنی ئامێری تایبەت هەموو ئەو زێدەڕۆیانە ئاشکرا بکات کە دەکرێتە سەر تۆڕەکانی ئاو. بەشێکی جەشکانەکانەوەی ئێمە دەبینە بەڕاستی بەهۆی ئەو سەرپێچیانەیەکەوە لە سەر تۆڕەکان کرایە یان ئەو ڕاکێشان نایاسایانەی یان ئەو هێڵە نایاسانەی کە هەیە ئەوانە کەون دەبێت دەشتێتن مەسحەک دەکرێتن تاکی لەو بابەتە گەڕک دەکرێتن و دیاری دەکرێتن چەندیان هاوبەشیان هەیە چەندیان هاوبەشەکان فەرمیە هەر سەرپێچێک لەو سەرپێچیانێک کە هێڵی دووەم ڕاکێشراویان سێم ڕاکێشراوی لایەن هەر هاوڵاتێک بەجێرەی یاسای ژمارە 4 لە نێوان 250 لە هەندێک حالەت دەگاتە نێژی 1.5 ملیۆنیش غرامە دەکرێت. زیاتر لە 1,200,000 هاوبەشی ئاو لە هەرێم هەیە کە لە 90 تاوکو ئێستا پێوەری ئاویان بەستووە. مانگانەش زیاتر لە 200 هاوبەش بەهۆی زێدەڕۆیی بەفیڕۆدانی ئاو سزا دەدرێن. گەیلان سابیر کورساد نیوز هەولێر. قەیرانی بێ ئاوی لە عێراق گەیشتووەتە ئاستێکە وەزیری سەرچاوەکانی ئاو لە هەفتەی ڕابردووە ڕایگەیاند وەرزێک چاوەڕێمانە کە سەختترینە لە ماوەی 100 ساڵە. قەیرانی ئاو تەنها بەرەوکی عێراقی نەگرتووە بەڵکو کێشەیەکی ناوچەی و جیهانیشە. بۆ نمونە میدیاکانی تورکیا دان بەوەیە ئەنێن کە بۆ دابینکردنی پێویستی هاوڵاتیان ڕۆبەڕووی کورتهێنانی ئاو بوونەوە و نەتەوە یەکگرتوەکانیش هۆشداری ئەدات کە لەوانەیە تا ساڵی 2030 تورکیا بچێتە ڕیزی وڵاتانی بێ ئاوەوە. لە ئێرانیش بارودۆخەکە باشتر نییە و قەیرانی ئاو بووەتە باسی سەرەکی کۆڕ و کۆبوونەوە و میدیاکانی ئەو وڵاتە. ئاوی بەنداوەکان لە ئاستێکی بەرچاوە لە وڵاتە کەمیان کردووە.
ساڵانێکە عێراق ڕوبەڕووی قەیرانێکی بێدەنگ دەبێتەوە کە لە ئێستادا ئاماژەکانی بەڕوونی دەرکەوتووە و هەڕەشەیەکی جددیشە بۆ داهاتوو. قەیرانی ئاو کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو لە ئاستێکی بەرچاودا، وشکە ساڵی گرتنەوەی ئاو لەلایەن وڵاتانی دراوسێ و ناکارامەی لە بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو ئەو هۆکارانن کە ئاسایشی ئاوی عێراقیان ڕوبەڕووی مەترسی کردووەتەوە. وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراق لە نوێترین لێدوانیدا باسی لەوە کردووە کە بەهۆی قەیرانی ئاوەوە لە مانگی ئەیلولدا کشت و کاڵ لە عێراق بە تەواوەتی ڕادەگیرێت. ئەوەندیا بۆ وێناکردنی ئاستی قەیرانەکە باس لە دابەزینی ئاوی بەنداوەکان دەکات و لە نێوان ئەو بەنداوانەی ناویان دەبات ناوی دوو بەنداوی گرنگی هەرێمی کوردستانیش دەهێنێت کە بەنداوی دووکان و دەربەندی خان و دەڵێت یەدەگی ئاوی بەنداوە سەرەکیەکان لەوانە بەنداوەکانی مووسڵ، دەربەندی خان، دووکان، سەرسار، حەدیسە و حەمرین بۆ کەمتر لە 8 ملیار مەتر سێجا دابەزیوە کە زۆر کەمترە لەو ئاستەی بۆ کشت و کاڵ و بەکارهێنانی ڕۆژانەی هاوڵاتیان پێویستە و جەخت لەوە دەکاتەوە کە عێراق ڕوبەڕووی سەختترین وەرز دەبێتەوە کە لە ماوەی 100 ساڵدا وێنەی نەبووە. في كل المحافظات الجنوبية والوسط کێشەکە تەنها ئاوی بەنداوەکان نییە، دیجلە و فورات دوو سەرچاوەی سەرەکی دابینکردنی ئاوی عێراقن کە سەدا 90 سەرچاوە ئاویەکانی سەرزەوی عێراق دابین دەکەن و بە درێژایی مێژوو دوو شادەماری کشت و کاڵ و ئاوی خواردنەوە و بەرهەمهێنانی کارەبا و ژیانی ڕۆژانەی ملیۆنان عێراقین و ئێستا بەرەو وشکبوون دەچن. بەهۆی دروستکردنی بەنداو لەلایەن تورکیا و سووریاوە لەوانە بەنداوی ئەتاتورک و بەنداوی ئیلیسۆ یان بەنداوی گەرماف کە دەکەوێتە باکوور و ڕۆژهەڵاتی پارێزگای مێردین و باشووری پارێزگای ئێلح لە باکووری کوردستان هەروەها بەهۆی وشکە ساڵی و کەمبوونەوەی دابارین و بە فیڕۆچوونی ئاو ئاستی ئاوی دیجلە و فرات لە عێراق تا سەدا 50 دابەزیوە. ئەگەر بەو شێوەیەش بەردەوام بێت پێشبینی دەکرێت عێراق تا ساڵی 2035 سەدا 80 سەرچاوە ئاویەکانی لەدەست بدات. هەرچەندە پێدەچێت قەیرانی ئاو لە عێراق قوڵتر بێت، بەڵام ڕوون و ئاشکرایە کە ئەوە تەنها کێشەی عێراق نییە و قەیرانەکان ناوچەیی و جیهانیشە. لە تورکیا هەندێک شار لەوانە ئیزمیر و ناوچە گەشتیاریەکانی سەردەریای ناوەڕاست ڕوبەڕووی وشکە ساڵی و قەیرانی ئاو دەبنەوە و دانیشتوانی هەندێک شوێنی ئیزمیر زیاتر لە 2 هەفتەیە بێ ئاون. لە ئێرانیش بارودۆخەکە باشتر نییە، بەشێک لە شار و پارێزگاکانی ئەو وڵاتە بۆ دابینکردنی پێویستی هاوڵاتیان کورتیان هێناوە. بۆ نمونە لە شاری بانەی ڕۆژهەڵاتی کوردستان بەشێک لە گەڕەکەکان چەندین ڕۆژ ئاویان نییە و لە ئێستادا بەنیازن لە بەنداوی چراغوەیسی سەقزەوە ئاوی بانە دابین بکەن. هەروەها 5 بەنداوە سەرەکیەکەی تارانی پایتەخت تەنها سەدا 12 ئاویان تێداماوە و پێدەچێت ڕۆژانی داهاتوو بۆ هاوڵاتیانی ئێران ڕۆژانێکی سەخت و بێ ئاو بێت. بێگومان دواتر لەگەڵ میوانێک بە پوختی باسی قەیرانی ئاوەکەین لە عێراق و لە ئێران و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەروەها باسیێواکەین کە ئێستا ئاو قەیرانی ئاو گەیشتۆتە ئەم ئاستە پێویستە چی بکرێ بۆی لە بەرەوەی کە میوانەکەمان پسپۆڕێکی بەڕێوەبردننی کاروباری ئاو ئەبێت. بەڵام ئێستا ئەچمە لای وزەی خاوێن و پەرەپێدانی وزەی خاوێن لە عێراق. لیستی وڵاتانی عەرەبی لە هاوردەکردنی پانەڵەکانی وزەی خۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە. عێراق و جەزایر ئاستی هاوردەیان بەرز بووەتەوە، هۆکارەکەشی بۆ زیادبوونی پرۆژەکانی وزەی خاوێن ئەگەڕێتەوە. لە نێو وڵاتانی عەرەبی عێراق ڕیزبەندی سێمی گرتووە لە هاوردەکردنی پانەڵەکانی وزەی خۆر بە جۆرێک کە بۆ بەرهەمهێنانی نزیکەی 1 گیگاوات کارەبا سۆلار پانێڵی هاوردە کردووە. سعودیا گەورەترین وڵاتی عەرەبیە لە ڕووی هاوردەکردنی ئەو پانەڵانە و زۆرترین پرۆژەی بەرهەمهێنانی وزەی خۆری بنیادناوە. با لێرەیە بەداتا باسێکی کڕینی سۆلار پانێڵەکان و پانەڵەکانی وزەی خۆر بکەین لەلایەن وڵاتانی عەرەبی بزانین بارودۆخی لە عێراق بە شێوەیە کە بەپێی داتا 5 گەورەترین هاوردەکاری وڵاتانی عەرەبی واتە هاوردەکاری سۆلار پانێڵەکان لەلایەن وڵاتانی عەرەبی بەم شێوەیەن. سەرەتا سعودیەیە کە 4
49 بڵین هاوردە کردووە، ئیمارات 3.8 هاوردە کردووە، عێراق 0.95 واتە 95 میلیۆن دلار هاوردەی کردووە، جەزایر 0.85 و میسریش 0.55 هاوردە کردووە. باداتەی زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین. چین پێشەنگە لەسەر ئاستی جیهان بۆ بەرهەمهێنانی وزە لە ڕێگای سەرچاوە سروشتیەکان بە تایبەتی خۆر کە لێرەیە پانەڵەکانی خۆری جیهان لە سەدا 77.8یان لەلایەن چینەوە دابین ئەکرێت و گەورەترین بەرهەمهێنەری کارەبایە لە ڕێگەی وزەی خۆرەوە لەسەر ئاستی هەموو جیهان و هەندێک ویددیۆی لێ بڵاو بۆتەوە زۆر بە جوانی لە هەموو ئەو شوێنانە کە دەشتین لە هەموو ئەو شوێنانە تەنانەت لەسەر ئاوەکانیش چین سۆلار پانەڵەکانی داناوە توانیوێتی کەڵک لە وزەی خۆر وەربگرێت و بتوانێت لە ئاستێکی بەرزە ئەو پێویستیەکە بۆ کارەبا هەیەی لە ڕێگەی وزەی خۆرەوە دابینی کات و ئەما کردوێتی بە پێشەنگ لەسەر ئاستی جیهان و بەشێکی زۆری سۆلار پانەڵەکانیشی لەلایەن وڵاتانی عەرەبیەوە هاوردەکراوە. ئێستا وەکو باسم کرد ئێمە بۆ پرسی ئاو لەبەرەوەی کە لە ئێستاە بابەتێکی زۆر گرنگە، بابەتێکی زۆر گەرمەوە، بەشێکی زۆر لە وڵاتانی جیهان ئێستا پێوە هەڵۆگیرن قەیرانی ئاو، ئەمانەیە بچینە لای میوانێک دکتۆر موختار هاشمی پسپۆڕی بەڕێوەبردننی ئاو و سەرچاوەکانی ئاو لە سنەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵمانە دکتۆر بەخێر هاتن. پێمان بڵێن بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی سەرچاوەکانی ئاو چۆنە، بە تایبەت باسی ئێران و عێراقمان بۆ بکەن. بەناوی خۆی گەورە و مێهرەبان، سڵاو و ڕێز و احترام هەیە لە خزمەتی ئێوە و بینەرانی خۆشەویست. بەڕاستی ئیسا قێرانێکی زۆر گەورە هەیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڵاست و معزەلی ئاو ئیسەیەکێک لە گرنگترین مەسائلێکە کە تووشی ناوچەکەمان بووە و بەداخەوە سیاسەت‌هایە کە ئیستا لە وڵاتەکەمانە هەیە لە ناوچەکە هەیە ئەوە نییە کە ئەم بارودۆخە ئاسان بکاتەوە. هەروەها ئەزانن کە لە ناوچە ئێمە یەکگرتووی نییە، نەئارامی کۆمەڵایەتی زۆرە، جیابوونەوەی کۆمەڵایەتی زۆرە، بەڕاستی جەماعەتێکی زۆر لە ناوچەکەمانە لە ڕیشەی خۆیان هەڵکەنراون، زیاتر لە 30 میلیۆن ئاوارەمان هەیە لە ئەم ناوچەیە، کەواتە لەگەڵ ئەمەیشە کە ئیسا ئێمە ئەم قەیرانی ئاومانە هەیە، سیاسەتەکانێک کە لێرە بەکارەبرێنە ناوچەی ئێمە ئەوەیە کە بۆ ئەوەی کە ئاو لە اختیاری خەڵکا دابنرێن بودجەیەکی فراوانی ئەوێت کە ئەم بودجە لە دەستڕاستانیە. بەڕاستی دەوڵەتەکان ناتوانن کە ئاو بگێنن بە خەڵک و ئەو شتێک کە پێویستی خەڵکە بیگێنن، لەبەر ئەوەی کە بە ئیستلاح بەجێتری بەردنێکی زۆر گەورەی هەیە کە بە بۆنەی زیادبوونی جەمعیەتەوە ئەم کێشە پێش هاتووە و همچنین ڕقابەتێکی زۆر گەورە هەیە لە نێوان بەشەکانی ئابووری وەکو کشت و کاڵ، سەنعەت، خواردنەوە و همچنین بەڕاستی ئیسا ئاوێکیش بۆ ژینگە نەماوە. تماشاکەین زۆربەی سەرچاو ئاوەکانمان خەریکە کەمە بێتەوە، ئاوی ژێرزەوی خەریکە لە دەست ئەدەین، ڕۆخانەکانمان خەریکە، یعنی ڕووبارەکانمان وشکە بێت. کەواتە وەزعیەتێکی زۆر نالەبارە لە هەموو بوارێکەوە. لەگەڵ ئەمەش ئەوەی کە ئێستا لەسەر شاشەی تەلەڤیزیۆنی شایع بینین لافاو هەیە، یعنی ئەو تەغییراتی ئەقلیمیە یاکو تەغییراتی کەشوهەوایش ئەم مشکلاتیە زیاتر و زیاتر کردووە. باشە دکتۆر، جەنابەت باسی گۆڕانی ئاوهەوات کرد و کاریگەریەکەی لەسەر قەیرانی ئاو. ئەگەر ئێوە بتانەوێ بە پشک باسی بکەن، ئەم قەیرانی ئاوە کە لە ئێستاە بەرۆکی بە ئێران و عێراق گرتووە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەگشتی، چەند پشکی بەر گۆڕانی ئاوهەواکەوێ و چەند پشکیشی بەر خراپی بەڕێوەبردن ئەکەوێت؟
بەڕای من یعنی شاید 45% بەحسی ئەم گۆڕانی کەشوهەوا بێت، ینی تەغییری ئەقلیم ببێت یاکو کلایمت چنج ئەم پەدیدەیە کە ئێسامانە. ئەمما زیاتر لە 55% ئەگەڕێتەوە بۆ حکمڕانی خراپ، بۆ بەڕێوەبەرایەتی نادروست و بۆ دەستکاریە کە ئینسان ئەیکا مرۆڤ ئەیکا لەسەر ئەم زەویە، کەواتە زۆربەی کێشەکەی ئەگەڕێتەوە بۆ خۆمان. لەبەر ئەوە ئۆمیدێک هەیە کە چارەسەر بکرێت ئەگەر بێت و دەوڵەتەکان بەرنمەیەکیان هەبێت کە خەڵکیش واردی بەڕێوەبەرایەتی مدیریت بکەن کە بتوانین ئێمە لە بەرامبەر ئەم گۆڕان کاریانە کە ئیسا هەیە مقابلە بکەین. وئیلا بەڵێ کەشوهەوا گۆڕاوە، بەڵام زۆربەی مشکلەکە ئەگەڕێتەوە بۆ خۆمان، ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە ناتوانین بەڕاستی ئاو بە باشی مەصرف بکەین، ئاو بە باشی بەکار بێنین، یاکو ئێمە گۆڕانکاریەکی زۆرمان کردووە لە ئیکۆسیستم، تەوانی ئیکۆسیستممان تێکداوە، وامە بۆتە باعیس ئەوە کە ئاو بە بەرهەم نهێنین، ئاو تەولید نەبێتەوە، ئاو ژێرزەویمان وشک ببێت، یعنی مشکلاتێکی گەورەمان کە ئێستا بۆ پێشهاتووە ناشیە لە ڕۆفتاری ئینسان و مرۆڤەکان کە بەڕاستی ئەم کارەساتیانە گەورەتر کردووە. باشە دکتۆر، ڕۆڵی دروستکردنی بەنداوەکان و سەدەکان چییە لەم بارودۆخەکە دروست بووە؟ لەلایەک هاوڵاتیان ئەڵێن ئەگەر حکوومەت بەنداوی زۆر دروست بکە ئەوە نەجاتمانە بێ لە بێ ئاوی، لەلایەکەوە دروستکردنی بەنداو لە وڵاتانی دراوسێ بۆ تەهۆی قەیرانی ئاو لە عێراق و هەرێمی کوردستان. باسی ڕۆڵی بەنداوەکانمان بۆ بکە، لە کۆتاییە با بزانین باشن یان خراپن، باسی خاڵە یان فاکتەرە ئەرێنی و نەرێنیەکانی بەنداو و سەدمان بۆ بکە لە وڵاتان. بڵێ ئایسا ئەگەر ئێمە چاوکەین لە هەرێمی کوردستان، زیاتر لە 45% لە ئاوی هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێم سەرچاوە ئەگرێت، یعنی ڕێژەی وابەستەی زۆر زۆر گەورەی هەیە. کەواتە ئەگەر ئەبینین پرۆژەی گاب لە تورکیا کە لەسەر دیجلەیە، پرۆژەی سیروان و زاب کە لە ئێرانە زیاتر لە 13 بەنداو کە خەریکە دروستەکرێت، لە تورکیا زیاتر لە 40 بەنداو خەریکە دروستەکرێت، بەڕاستی ئەمە کاریگەریەکی زۆر زۆر گەورەی لەسەر ئاسایشی ئاو و خۆراکیش، یعنی غەزایش هەیە بۆ هەرێم. یعنی ئەگەر بەم شێوە بڕاتە پێشەوە، هەرێم لە سەرچاوی ئاوی زۆر زۆر کەمە بێتەوە، ئەمەتە باعیسەوە کە قەیرانێکی زۆر زۆر گەورەتر پێش بێت. بەنداو بەڕای من ئەگەر بەنداوەکان زۆر گەورە بن، ئەسەراتی ژینگەیی زۆر خراپیان هەیە، ئیکوسیستم نابوودەکەن، ڕۆخانەکانمان ڕووبارەکانمان خامۆشەکەن و بەڕاستی ئینتیقالی ئاو لە شوێنێک بۆ شوێنێکی تر و ئەوەی کە ئێمە سروشت لە واقعە ئاڵوگۆڕێک لە تەبیعەتە هەبێت، ئەمە قەتعەن نەتائجێکی فرەخرابیە. کەواتە ئەبێ ئێمە حتمەن ئەسەراتی ژینگەیی، ئەسەراتی کۆمەڵایەتی ئەم بەنداوانە پشتی بکەین قبل لە زەوە دروستیان بکەین. بەڵام بەداخەوە زۆربەی ئەم بەنداوانە پەیوەستی ژینگەیی نییە، پەیوەستی کۆمەڵایەتی نییە و هەروەها کە ئەبینین کێشەی لەبین وڵاتانی شا دروست کردووە لەبین ئێران و عێراق و تورکیە و سووریە و بەرمی ناوچەکەواتە بەنداو دروستکردن مشکل حەل ناکە. من نمونەیەکی جوانتان بۆێژم، ئێمە لە پاڵدەستی لە شاری سنە لە پاڵدەستی سەدی قشلاقین 230 میلیۆن متر مکعب ئاوی هەیە، بەڵام ناتوانین لەو ئاوە ئیسیفادە بکەین، بەکاری بێنین، چونکە پیسە، ئاوەکەیان پیس کردووە، بەنداوەکە پیسە،
بۆ خواردنەوەی شاری سنە ناشێ لە سەدی ئازاد کە لە سەوڵاوایە لە بەشێکتر لە هەورامانە ئەو ئاوە ئینتیقال ئەدرێت بۆ سنە پێمە لەو ئاوە بخۆین کەواتە بەنداو دروستکردن نەبووەتە هۆی ئەوە کە قەیرانی ئاو لە شاری سنە لە پاڵدەستی سنە کەم ببێتەوە لەبەر ئەوە یەکێ لە کێشە گەورەیەکان ئەوە سەرخێمە سەرچاوە ئاویەکانمان پیسەکەین ئالوودە ئەەکەین تەواو زرێوەکانمان فازڵاوەکانمان ئەچێتە نەو ڕوتخانەکانمان ئەمە بۆتە باعیسی ئەوە کە ئێمە ئەو سەرچاوە ئاویانمانە لە دەست بدەین. باشە دکتۆر من لێرە و لەوێ ئەبیستم کە بڵین وەک چاودێری قسەی پسپۆڕانە لەسەر قەیرانی ئاوەکرێ ئەڵێ جا ئەوە هاوڵاتیانیش دەستیان پێوەگرت و بەکارهێنانیان کەم کردەوە بەڵامەڵێ لە وڵاتێکی وەک ئێران ١٨ ئاوی پاک بۆ کشت و کاڵ بەکارهێنرێ بێگومان هەرێمی کوردستانیش بارودۆخەکەی لەوە باشتر نییە لەبەرەوەی کە بە شێوەیەکی کلاسیکی کشت و کاڵەکرێت چی بکرێت بۆ ئەم بابەتە لە ئێستا کە لە چقی قەیرانەکەیان بۆ چارەسەری ئەم قەیرانە چی بکەین نەکرێ واز لە کشت و کاڵ بهێنین چارەسەر چییە؟ تەواوی چه کوردستانی هەرێ من چەند جار هاتووم بۆ سلێمانی و بۆ هەولێر و لە زانکۆکان و مەقالەم یاکو وتارم پێشکەش کردووە سەبارەت بە چ لە ئێران چ لە عێراق چ لە تورکیا لە هەموو شوێنەکە سیاسەتی ئەوەیان هەیە کە زیاتر ئاو بۆ کشت و کاڵ یعنی ئێرەگەیتد ئەگریکاڵچەر ئیستفادە بکەنی و ئەم هەموو بەنداویشە دروست ئەکرێت کە بەڕاستی بۆ ئەوەی کە کشت و کاڵ و بەرهەمی کشت و کاڵ یاکو ئاسایشی خوراک یا ئاسایشی غەزاییان ببەنە سەر. بەڵام بەڕاستی ئەم سیاسەتە بۆتە باعیس ئەوە کە تەبیعەت غەزەبێک لە هەمومان هەڵگرێت و ئیسە ئێمە تووشی ئەم قەیرانە ببین. ئێمە ناتوانین کە هەموو بەرهەمێک بەدی بێنین لە وڵاتی خۆمانە ئەبێت لە ئاوی مەجازی ئیستفادە بکەین ئەبێ واردات بێنین ئەبێ غەزامان لە شوێنێکی تر بێنین ناتوانین بەڕاستی ئەوەی کە یعنی ئەبێ لە حوزەی ئاوڕێزە تا 40% لە ئاو ئیستفادەی لێ بکرێ هەروە کە فەرمایشتان کرد ئایسە لە ئێرانە تا 89% ئیستفادەی لێکرێ لە عێراقا همچنین لە تورکیا همچنین یعنی ئێمە بەڕاستی ئاوێکی زۆر بەکاردێنین کە لە تەوانی ئیکوسیستمی خارجە و ئەبێ کشت و کاڵ کەم بکرێتەوە یعنی هیچ چارەسەرێکی تری نییە کە ئێمە کشت و کاڵمان کەم بکەینەوە و سیاسەتی و ئەمنیەتی غەزاییمان بگۆڕین بەڕاستی ئەگەر ئێمە بەم شێوە کار بکەین دەریاچەکانمان وشکەکەین ڕووبارەکانمان وشکەکەین و بینە باعیس ئەوە کە نشستی زەمینمان ببێ ئایسە زۆربەی ئاوخانەکانمان ئەوە ئیسپادەمان لێکوانیژە ئاوی ژێرزەوی کە هەموو تەپیوە هەموو لە ناو چووە بەڵام ئەبینین کە دەوڵەتەکان گوێمان ڕناگرن من ئەمەی کە ناڵێم ئەوەی کە لە ئێرانە ئەکرێت ئەوەی کە لە عێراق تورکیا ئەکرێت لە عێراقیشەوە لە کوردستانی هەرێمیشە ئەکرێت ئەنی پلانی دروستکردنی بەنداو لە کوردستانی هەرێمیشە کەمتر نییە لەوەی کە لە ئێرانیشە هەیە و لە تورکیا هەیە بەڵکو تەواوی سیاسەتەکان بۆ ئەوەیە بەنداو و ئیسە خەریکت بەنداوی بچووک دروستەکەن کە ئەو بەنداوە بچووکانە کە بڵێن بتوانێت وەڵام بداتەوە جواب بداتەوە بەڵام بە نەزەر من ئەمە دروستکردنی ئەم هەموو بەنداوە چارەسەر نییە ئەبێ مەصرفی ئاومان بێرینە خوارە. سپاس دکتۆر مختار هاشمی وتان دەوڵەتەکان گوێمان بۆ ناگرن هیوادارین ئەم گفتوگۆیە ببێتە هۆی ڕاچڵەکاندنی هەم هاوڵاتیان بۆ بەکارهێنانی کەمتر و هەمیش پلاندا ڕێژەران بۆ چارەسەری ئەم قەیرانەی کە هەیە دکتۆر مختار هاشمی پسپۆڕی ئاو بەڕێوەبردننی ئاو لە سنەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵمان بوون. بابچینە تورکیا نرخی بندوقی هەناردەکراوی تورکیا بەرزبوونەوەی تۆمار کردووە هۆکارەکەشی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە لە وەرزی سەرمایە بەشێکی بەرهەمەکەی سەرما بردوویەتی و زیانی بەرکەوتووە لە ئێستا 1 تۆن بندوقی تورکیا بە $10,900 و بە ڕێژەی لە 34 بەرز بووەتەوە لە مانگی نیسانە سەرمایەک ڕووی لە تورکیا کرد و زیانی بە بەرهەمی بندوق گەیاند کە بەهۆی پێگەی ئەو بەرهەمە لە ئابووری تورکیا بە زێڕی سەوز
ناوی ئەبن. وەزیری کشتتوکاڵی تورکیا ئەڵێ دە و زیانەی بەهۆی سەرماوە لەم ساڵە بەرهەمە کشتتوکاڵیەکان کەوتووە لە مێژووە بێوێ نەبووە. هەندێک لە ئابووری ناسانیش هۆکارەکەی بۆ گۆڕانی ئاو هەوا و هەروەها ئەو قەیرانە ئەگەڕنەوە کە لە ئێستایا بەرەوکی هەموو جیهانی گرتووە ئەڵێن ئەبێتە هۆی زیادبوونی کارەساتی پەیوەست بە ئاو هەواوە ئەوەش کاریگەری لەسەر بەرهەمە کشتتوکاڵیەکان دروستەکان نزیکەی 160 بەرهەمی بندوقی جیهان لە داوێنی کوێستانە سەرسەوزەکانی تورکیا بەرهەمە هێنرێت و ئەو گۆڕانکاریە کاریگەری لەسەر نرخە جیهانیەکەشی دروست کردووە. باسی بەرهەمی بندوقی تورکیاتان بۆکەم و هەروەها بەرهەمەکە لەسەر ئاستی جیهان بزانێکین کام وڵاتانە زیاتر بازرگانی بە بەرهەمی بندوقەواکەن. نرخی بندوقی تورکیا وەکو لە هەواڵەکەشا بۆم باسکردن 1 تۆنی بۆ 10,900 دلار بەرز بووەتەوە لە 134 بەرزبوونەوەی بەخۆبینیوە کە هۆکارەکەی بۆ واگەڕێتەوە بەشێکی بەرهەمەکە ئەم ساڵ بەهۆی سەرمای ناوەختەوە سەرما بردوویەتی و لە دەستچووە بەرهەمەکەی کەم بووە ئەوە لە ئاکامە نرخەکەشی بەرزبوونەوەی تۆمار کردووە. بازانیاری زیاتر وەربگرین دەربارەی بندوق لە جیهانە بزانین کام وڵاتانە زیاتر هەناردە و هاوردەیەکن کام وڵاتانە گەورە بەرهەمهێنەرانن. لێرە ئاتوانین ببینین تورکیا گەورەترین بەرهەمهێنەری بندوقە 665,000 تۆن بەرهەمەهێنێت لە 168 سەر و 68 بەرهەمی بندوقی جیهان تورکیا دابینی ئەکات. ئیتالیا لە ڕیزبەندی دووەمە 148,000 تۆن بەرهەمەهێنێت لە 14.7 بەرهەمی جیهان دابینەکات. ئەمریکا 43,000 تۆن بەرهەمەهێنێت لە 4.2 بەرهەمی جیهان دابینەکات. هەروەها ئەگەر باسێکی قەبارەی فرۆشتنەکەشی بکەم لە ساڵی 2024 لە نێوان وڵاتانە ئەو قەبارەی کە هەناردە کراوە ساڵی 2024 2 ملیار و 540 میلیۆن دلار هەناردە کراوە. ساڵی 2023 کەمتر بووە تا ساڵی ڕابردوو گەشەی کردووە 1 ملیار زیاتر لە 1 ملیار و 970 میلیۆن دلار بندوق هەناردە کراوە کە ساڵی 2020 بەرهەمەکەی بەراورد بە ساڵی 2023 زیاتر بووە بەڵام بەراورد بە 2024 کەمتر بووە 2 ملیار و 30 میلیۆن دلار بندوق لە نێوان وڵاتانی جیهانە بازرگانی پێوە کراوە. ئەگەر بەپێی بمانەوەی کشوەرەکان باسی بکەین ئاسیا گەورەترین دابینکاری بندوقی جیهانە 168.8 بندوقی جیهان لە وڵاتانی ئاسیایی بەرهەم دێت. لە ئەوروپا لە ڕیزبەندی دووەمایە بە 115 بەرهەمی بندوقی جیهان ئەمریکای لاتین 109.3 بندوقی جیهان دابینەکات و ئەمریکای باکووری 106.9 بندوقی جیهان دابین ئەکات لەسەر ئاستی جیهان. هەناردەکاران ئەگەر بمانوێت بەپێی قەبارەی هەناردەکردنیان ڕیزبەندیەکانیان باس بکەین سەرەتا تورکیایە کە ماوەی ساڵی 2024 1 ملیار و 500 میلیۆن دلار بندوقی هاوردە کردووە قەبارەیەکی زۆر باشە و دیارە گۆشێکی باشی گرتووە لە ئابووری ئەو وڵاتە سەدا نزیکەی 160 هەناردەی بندوق لەسەر ئاستی جیهان لە تورکیایە. چیلی لە ڕیزبەندی دووەمادێت 236.9 میلیۆن دلاری هەناردە کردووە 109.3 هەناردەی جیهان. هەروەها ئەمریکا لە ڕیزبەندی سێمایە بە 176 میلیۆن دلار لە 106.9 بندوقی جیهانی فرۆشتووە. ئیتالیا بە 174 میلیۆن دلار و 106.8 لە ڕیزبەندی چوارەمایە و ئازەربایجانیش بە 128.9 میلیۆن دلار فرۆشتنی بندوق بە وڵاتانی جیهان و ینی فرۆشتنی 105 ئەو قەبارەیەکە لەسەر ئاستی جیهان بازرگانی پێوە کراوە لە ڕیزبەندی پێنجەمایە. ئەگەر باسی وڵاتانە بکەین کە زیاترین کڕینیان هەبووە زیاترین قەبارەی بندوقی جیهانیان کڕیوە ئابەم شێوەیە سەرەتا ئەڵمانیا کە 647 ملیۆن و 300 هزار بندوقی کڕیوە لە 128 ئەو بندوقی فرۆشراوە بە ئەڵمانیا فرۆشراوە. ئیتالیا 454 میلیۆن و 500 هزار دلاری کڕیوە لە 120 ئەو قەبارەی بازرگانی پێوەکراوە لە ئیتالیا ساختکراوەتەوە. فەڕەنسا لە ڕیزبەندی سێمایە 192 میلیۆن و 800 هزار دلاری کڕیوە لە 108.6 ئەو قەبارەی فرۆشراوە بە فەڕەنسا فرۆشراوە. کەنەدا لە ڕیزبەندی چوارەمایە بە کڕینی 173 میلیۆن دلار و 107.7 بندوقی هەناردەکراوی جیهان. بۆ ڕوسیاش لە ڕیزبەندی پێنجەمایە کە بە بڕی 92 میلیۆن و 300 هزار میلیۆن دلار 300 میلیۆن دلار 92 میلیۆن و 300 میلیۆن دلاری کڕیوە لە 104 ئەو بندوقی لەسەر ئاستی جیهان هەناردە کراوە.
لەلایەن ڕووسیاوە کراوە. ئەمە کۆتا زانیاریەکانمان بوو دەربارەی بەرهەمی بندوق کە وەک باسم کرد بۆ تورکیا بە تایبەتی زۆر گرنگە لە بەرەوەی کە تورکیا یەکێکە لە وڵاتانەکە گەورە بەرهەمهێنەر وە گەورە هەناردەکاری بندوقە لەسەر ئاستی جیهان. بەهۆی باجەگومرگیەکانی دۆناڵد ترامپەوە سەرۆکی ئەمریکا بێگومان مەترسی لەسەر نرخی خۆراکی جیهان دروست بووە و چاوەڕێ ئەکرێت کاریگەری خراپی هەبێت لەسەر نرخی خۆراک لە ئەمریکا و لە وڵاتانی جیهانیش. هۆشداریەوە ئەدرێت ئەو سیاسەتە بازرگانیانە کە ترامپ هەیەی باری سەرشانی هاوڵاتیانی ئەو وڵاتە قورس بکات کە هەژار و کەم دەرامەت. گیان ترسی لەوە هەیە باجی گومرگی ترامپ کاریگەری بکاتە سەر نرخی خۆراک و تێچووی سەر سفرە و خوانەکان بەرز بکاتەوە چونکە ئەو باجی گومرگیانە کاریگەری گەورەیان لەسەر بەرهەمی ناوخۆی وڵاتان دەبێت ئەوەش نرخی بەکاربردن بەرز دەکاتەوە. پێشتر واوێنا دەکرا هەنگاوەکانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بە سەپاندنی باج بەسەر هاوردەی وڵاتاندا بەرهەمەکان تەنها لە ناوخۆی ئەمریکا گران بکات بەڵام پریشکیەوە ئەگرێت تەنها ئەمریکا ناگرێتەوە و کاریگەری لەسەر جیهانیش دەبێت. ئاڵنگارەکانی بەردەم بازاڕەکان زیاتر بەرەوکی وڵاتانی هەژار و تازە پێگەشت و دەگرێتەوە ئەو کاتەم هەنگاوانەی ترامپ پێشبینیەوەیان لێ دەکرێت جارێکی دیکە نەخشەی خۆراکی جیهانی دابڕێژنەوە و بارگرانی بۆ بەکاربەران دروست بکەن. نیویۆرک تایمزی ئەمریکی بڵاوی کردوتەوە تێچووی بەرەمێنانی جوتیاران بەرزبۆتەوە چونکە باجی گومرکی نرخی ئەو ئامێر و پەین و قڕکەرانەی بەرز کردوتەوە کە جوتیارانی ئەمریکا بەکاریان دێنن. بە گوێرەی بڵاوکراوەکەی ڕۆژنامە ئەمریکیەکە بەشیێرە زۆری ئەو پەینە کیمیاییانەی جوتیارانی ئەمریکا بەکاری دێنن ئاوردەکراون و زۆربیان بەهۆی بڕیارەکانی ترامپەوە باجی گومرکی 10% بەسەردا جێبەجێ کراوە. هاوکات 30% باجی گومرگی بەسەر پەیینی هاوردەکراوی ترینی داد و تۆباگۆوە سەپێنراوە کە زۆرینەی هاوردەی ئەمریکا لە وڵاتانەوەیە ئەوە شتێکی بەرەمێنانی کشت و کاڵی بەرز دەکاتەوە. لەلایەکی ترەوە ترامپ باجی گومرکی لەسەر وڵاتانە زیاد کردووە کە ئەلەمنیۆم و پۆڵا هەناردەی ئەمریکا دەکەن ئەوەش نرخی ئامێر و پێداویستی کشت و کاڵەکانی بەرز کردوتەوە وەک نیویۆرک تایمز ئاشکرای کردووە. لە ساڵی 2024 ئەمریکا بە بەهای 121 میلیارد دلار بەروبوومی کشت و کاڵی هاوردە کردووە 89 میلیارد دلاری ناچێتە ژێرباری باجی گومرگیەوە چونکە ڕێککەوتنی کشت و کاڵی بۆ کراوە لەگەڵ هەردوو وڵاتی مەکسیک و کەنەدا بەڵام ئەوەی دیکە بە تایبەتەوە بەروبوومانەی لە ئەمریکا سەوز نابن دەچنە ژێرباری باجی گومرکی و گران دەبن. ئەو ئاڵۆزیەی بەهۆی سیاسەتەکانی ترامپەوە دووچاری بازرگانی جیهان بۆتەوە ئاسایشی خۆراکی بەشی هەرە زۆری جیهان دەخاتە مەترسیەوە چونکە 80% دانیشتوانی جیهان لەو وڵاتانە دەژین کە ئاستی هاوردەی خۆراکیان بەرزترن لە هەناردەیان. هاوکات جۆ یێرق بەڕێوەبەری بازاڕە جیهانەکانی کۆمپانیای سیدرا مارکێتس بە سکای نیوزی وتووە باجە گومرگیەکانی ترامپ کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیان لەسەر نرخی خۆراکی جیهان دەبێت ئەگەر ڕاستە و خۆش بەسەر کەرتی کشت و کاڵیدا نەسەپێنرێت هەر کاریگەری دەکاتە سەر زنجیرەکانی دابینکردن و تێچووی بەروبوومی خۆراکی بەرز دەکاتەوە. هەمووان کۆکن لەسەرەوەی باجە گومرگیەکانی ترامپ باری سەرشانی هەژاران و کەم دەرامەتانی جیهان قورس دەکات و زۆرترین کاریگەریشی لەسەر ئەو چینانە دەبێت. هەندێک کانزا لە جیهانە هەیە کە ڕەنگە سەرەتانیان زانیە ئەوەندە گرنگە بەڵام لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا ئیتر گرنگیەکەی بۆ وڵاتانی جیهان دەرکەوتووە هەندێک جار کە وڵاتان بیان و بەیەکە گرن و هێرشەکەنە سەر یەک بۆ دەستکەوتنی ئەو کانزا گرانبەهانەیە. جامەوێ ئێستا باسی لیسیۆمتان بۆ بکەم. ئوسترالیا زیاتر لە 150 لیسیۆمی جیهان بەرهەمەهێنێت ئەمریکاش بەنیازەوە بەرهێنانی فراوان بکات لە کانەکانی نوادا تا لەو ڕێگەیەوە پێگەی خۆی لە بازاری جیهانی لیسیۆم بەهێزتر بکات بە تایبەتی لە دوای پەرسەندنی تەکنەلۆژیای پێشکەوتوو هەروەها وزەی خاوێن کێبڕکەی وڵاتانی جیهان بۆ دابینکردنی مەوادی سەرەتایی پەیوەست بەم تەکنەلۆژیانە لەوانە لیسیۆم گەرمتر بووە. لیسیۆم کانزایەکی استراتیژیە لە بەرهەمهێنانی باتری لیسیۆمیەکان ڕۆڵێکی گرنگی هەیە کە بۆ دروستکردنی ئۆتۆمبیلی کارەبایی و کۆگاکردنی وزەی خاوێن بەکارەهێنرێت. ساڵی ڕابردوو زیاتر لە 3 ملیار و 570 ملیۆن دۆلار باتری لیسیۆمی لە جیهاندا هەنار دەکراوە. چینیش گەورەترین هەناردەکاری ئەو بەرهەمە بووە لە ماوەی ساڵی ڕابردووە.
باسی گرنگی لیسیۆمتان بۆ کەم کە رووسیا هێرشی کردە سەر ئۆکراین دەستی بەسەر هەندێک شوێنی گرنگە هەندێکانی گرنگاگرت یەکێک لە گرنگترینیان ماوەی مانگی ڕابردوو بوو کە دەستی بەسەر کانێکی لیسیۆماگرت واڵێ بەشێکی زۆر لە داهاتی ئۆکراینی بەو هۆیەوە لە دەست ئۆکراین دەرهێناوە لێرەیە گەر بێ باسی بەرهەمهێنەرانی لیسیۆم بکەم سەرەتا ئوسترالیا دێ لە 150 زیاتر لە نیوەی لیسیۆمی جیهان لە ئوسترالیا بەرهەمدە 155.4 هزار تۆن بەرهەمەهێنێت چیلی لە ڕێزبەندی دووەمایە بە 26,000 تۆن و 125 جیهان بەرهەمەهێنێت و چینیش کە 14,000 تۆن بەرهەمەهێنێت لە 113 لیسیۆمی جیهان دابینەکات ئەمە سێ گەورەترینیانن کە قەبارەیەکی زۆریش لە لیسیۆمی جیهان دابین ئەکەن فرۆشتنی باتری لیسیۆمی کەوتمام لیسیۆمە یەکێک لە بەکاربردنەکانی بۆ دروستکردنی باتریا ئەم باتریانەش بۆ مۆبایل و ئامێرە ئەلکترۆنیەکان و سۆلار پانەلەکان بەکاریانەهێنن ساڵی 2024 3 ملیار و 570 میلیۆن دلار باتری لیسیۆمی فرۆشراوە ساڵی 2023 3 ملیار و 500 میلیۆن دلاری لێ فرۆشراوە ساڵی 2020 2 ملیار و 600 میلیۆن دلاری لێ فرۆشراوە ساڵ بە ساڵ فرۆشتنی لیسیۆم و فرۆشتنی ئەو ئامێرانەکە لە دروستکردنیان لیسیۆم بەکارهێنرێت زیاد دەکات بە تایبەتی ئەم باتریانە کە پێیوەستە بە تەکنەلۆژیا و پێیوەستە بە وزەی خاوێنەوە بازانیاری زیاتر لەم بارەیەوە وەربگرین بزانێکین ئەو وڵاتانە و کیشوەرانە کە لیسیۆمی جیهان دابینەکەن بە چه ڕێژەیەکن ئاسیا 148.4 لیسیۆمی جیهان دابینەکات ئەوروپا لە ڕێزبەندی دووەمە بە 132 زیاتر لە 132 ئەمریکای باشوور 118.4 لیسیۆمی جیهان دابین ئەکات وڵاتانی ئەفریقا و ئۆقیانوسیا و ئەمریکای لاتینیش ڕێژەیەکی کەم لە لیسیۆمی جیهان و کۆتوانین ببینین دابین ئەکەن بچینە لای وڵاتانەکە بازرگانی بەو بەرهەمەوە ئەکەن هەڵبەتە هەناردەکارانی باتری لیسیۆمی لەسەر ئاستی جیهان بەم شێوەیەن چین بای 583 میلیۆن دلار باتری لیسیۆمی لە مای ساڵی ڕابردووە فرۆشتووە 116.3 جیهان لەلایەن چینەوە فرۆشراوە ئەمریکا 575 میلیۆن دلار باتری لیسیۆمی فرۆشتووە نزیکە لە چین و 116.1 ئەکات سنگافورە 282.8 میلیۆن دلار باتری لیسیۆمی فرۆشتووە کە 7.9 لە 100.9 فرۆشتنی جیهان ی سنگافورایە و ئەڵمانیا 220 میلیۆن و 600 هزار دلار باتری لیسیۆمی فرۆشتووە 106.2 ئەکات و ئیندۆنۆسیاش کە 208.7 میلیۆن دلاری فرۆشتووە 105.8 باتری لیسیۆمی جیهان ئەکات هەناردەکارانیش ینی بەکارهێنانی باتری لیسیۆمی بۆ ئەم ئامێرانەیە مۆبایل لاپتۆپ ئۆتۆمبیلی کارەبایی درۆن ئامێری پزیشکی و بۆ کۆگاکردنی وزەی خۆر لە باتری وڵاتان باتری لیسیۆمی بەکارهێنن و بینین لەگەڵ بەرەو پێشچوون بە تایبەتی پێشکەوتنی تەکنەلۆژیا بەکارهێنانی ئەم ئامێرانە زۆر زیادی کردووە لەگەڵ زیادکردنی بەکارهێنانی ئەم ئامێرانە بێگومان خواست لەسەر لیسیۆم و خواست لەسەر باتری لیسیۆمیش زیاد ئەکات جاگەرمانە باسێکی تایبەتمەندیەکانی باتری لیسیۆمیش بکەین بەم شێوەیە یەکەمیانەوەیەکە قەبارە و کێشی قەبارەی بچووکە و کێشیشی سووکە توانای زۆری هەیە ئەتوانێت وزەیەکی زۆر بات و ئەمەش ینی تایبەتمەندیە نەرێنیەکانێتی کە هەستیارە بە گەرمە راپۆرتێکی زۆر هەیە لەسەرەوەی کە دوای گەرمبوون تەقیونەوە ئاگریان گرتووە و هەروەها تێچووی بەرهەمهێنانیشیان زۆرە ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی لیسیۆم و باتری لیسیۆمی ئەم بەرهەمە استراتیژیە لەسەر ئاستی جیهان و هەر بەم هەواڵەش کۆتایی بە نەشری هەواڵابووریەکانی ئەمڕۆمانە هێنین زۆر سپاس کە بینەرمان بوو